ئەم پێشانگایە بۆ جاری یەکەمە ئەکرێتەوە دیارە ئێمە بە بەردەوام بەشدار بووینە لە پارێزگای سلێمانی کردمانەوە لە بەردەم باخی گشتی کردمانەوە لە ناو خوێندنگاکان کردمانەوە بەڵام ئەو کاتە بەم شێوەی پێشانگای ئێستا نەبوو ئامانجمان لەکردنەوەی ئەم پێشانگای ئەوەیە کە ئەو ئێمە وا باشە دیارە نایبنین تاوان لە کەژوچەوەکانە ئەنجامە درێت سەبارەت بە سروشت و ژینگە قات و قڕکردن بەرامبەر بە ئاژەڵ و باڵندەکان. ئێمە وەکو بەڕێبەرایەتی پۆلیسی دارستان ژینگەوەی سلێمانی لە هەموو ناحیە و لە هەموو ناوچەکانە بنکە و بەشمانەیە و چەند بنکە و بەشێکمانەیە لە کاتی هەر ڕووداوێکی نەشیا و کە بەرامبەر ژینگەی سلێمانیەکە بەرامبەر ژینگەکەمانەکرێ ئەگادارمانەکەنەوە هەمیشە مەفرەزە و بەشەکانمان مەفرەزەکانمان لێ ئامادا بن بۆ هەموو حاڵەتێکی کە بەرامبەر بە ژینگەی کوردستانەکرێت. جماعة بيت أحمد حوالي ميت أخير بس هاك چونکی دنگشنی گرینگه و دنگشنی گلکی کاری. أو أرمانجة مادفيا أم جهشتينه كيفما جالك هاتي أبى تقريبا صار لك أم هاريكاريا بازده ركخراوت لوكال كين الباجير دهو كده تركيز سر مجتمعي خوجي كان وتركيز سر أوراد كان هي في الدورة ما هاريكاريا وكرين كده تشواشين خو بريفا بنشتي ركخراو وكده تشواشين تركيز كان سر دعم اجتماعي نفسي وبيك فاجيانيجيك تقريبا هميا بروجكت جالك جان نفي صابون وتطبيق كربون وجالك هدف توجهون بون في مكازينه پروژەیەکی گەلێکی گرنگ بوو بۆ ڕێکخراوێت NGO و یۆ گرنگتر ئەف پروژە شیۆ ئەپڕێکە بۆ ڕێکخراوێت NGO هژمارێکە زۆر یا خەڵکی مستەفید کەتن و دگەل هەندێ ئەف ڕێکخراوە OUM شیۆ هژمارێکە باش یا ڕێکخراوێن NGO یان پارێزگاها دووکێ بەرەف قۆناغەکانی تر ببەتن ئەڤەژی پێنگاوێکە گەلێک باشە بۆ پارێزگاها دووکێ و دێ بتە ئەگەرێکە سەرەکی و ئەف ڕێکخراوە بەرەف قۆناغەکە دی بچن بۆ پارێزگاها خۆ کارێکی باشتر ئەنجام بدەن. بازارك نيوما فكريا جبوجنا جبوجن تيرا شغل بشغلن جبوجن استفادة تيرا بينن نكرياوي هيا او نا اودياوي هيا بس يعني ايه حقي صندوقي خبدي وعقده خسرد الصالة تشيكي حفتي وبينش هزارة مودي عقده خسرد الصالة مو تشيكي ودي تشتكي ترنينن الفيدر دي صالة كريناستين ما حقي طاولة وأنا كده وبس عارف والسوق يجيك مرتاح نابي إنه الفيدر كشكل حالي خونا أمكار بين مثلا زاروكي ما هنستين ما فيدري عارف كشك حمو يعني بوا مبسوط من أجي يعني بواجي مبسوط منه شيء جمواد مين حتى مثلا زبونك يمتى ماشيين محاله. Bluetooth device is